ئەم درامانە کەسایەتی ئینسانەکان خۆیان کەوتون لە خێزانەکانە. من شخصی خۆم سەیری ناکەم و تا ئێستا سەیری شەم نەکردووە، یعنی پێشتریش نەک بڵێ ئێساکە ئەم زۆرۆفەی کوردستان و ئەم زۆرۆفەی تورکیا ئەوەی لێ بەسەراتوە. لەبەرەوە کەسایەتی ئینسانەکان خۆیان کەوتون لە عایلەیە، ئیتر مەرج نییە تۆ سەیری درامایە بکات هەندێک شتی ناشرینی تیابیان جوانی تیابێ وەری بگرێت. بەزیتر بۆ هەندێک عایلەش بۆ هەندێک ماڵیش بە تایبەتی بۆ تەمەنەکان هەندێک جار سەیریەکەن کاتی پێ بەنەسەر، بەس مەرجنی ئەویش شتێکی بارگراوندێکی هەبێ لەسەری. لەبەرەوە بەڕێی من هیچ باش نییە بۆ هیچ عایلەیەک، چکە لەبەرەوەی کوردیەکانی خۆمان ئەوانەی زوو کە ساڵانی هەشتاکان و هەفتاکان هەبووە زۆر خۆشە لێ بدرێت و ئاشنا بێ بە گەنجەکانمان بە مناڵەکانمان، کەس هەم کەسایەتەکان هەم ئەو کەسانەی کە لەو ڕۆژانەیە ڕۆڵیان هەبووە شتی نسیحەتی باشی تایە، شتی باشی تایە. بۆچی یعنی بۆچی دەبزانم لە هیچ وڵاتێکی عالەمە کە هەموو وڵاتێک کوردی لێ با یەک شتی کوردی لێبن، با یەک شتت لەسەر کورد بڵێن نایکەن، لەبەرەوەی ئەوان عنسوڕین خۆیان ئەوێت کەسایەتی و هینی خۆیان ئەوێت. لەبەرەوە ئیتر بۆچی کورد تورکی لە بەیان عەرەبی لێبات، یعنی بۆ زمانی فێر نابێ، هەتا مەهماکان عەرەبی باشترە مناڵ لەوانەیە پێوی فێر بێت، بەس تورکی گوناحە لێ بدرێت. هەڵەیە مناڵم هەمووی هەڵەیە ئەو شتانە، یعنی تۆ ژنێک سەیرەکەی شێوازێکی دڕندانەی هەیە لەگە مناڵە لەگە خێزانە لەگە مێردیە، یعنی ئەوە تەبعەنەوە لەوانەیە بارگراوندی هەبێ بۆ کەسێک ئەگەر مەبەستی بێت لەوانەیە من و ئێستا قسەیەکی من لەوانەیە تەئسیری تێ بکە، بەس ئەگەر کەسێ مەبەستی نەبێت سێریشی کات گوێ نایەتێ، بەس کەمە یەکێک مەبەستی هەبێت و یەکێک خۆی تێک دەربێ لەو شتانە لەوانەیە زۆر تەئسیری تێ بکات و لەوانەیە لێوی وەرگێت. وەزارەتی ئەوقاف یعنی باوەڕ ناکەمونە تەئسیراتی هەبێت، بەڵێ مەلاکان لە مینبەرە لەوانەیە هەموو هەینیە قسەی لەسەر بکەن، بەس ئایا بە قسەیان نەکرێ؟ باوەڕ ناکەم. بەس وەزارەتی ڕۆشنبیری ئەوان ڕۆڵی ئەوانە ئەبێ ئەو ڕۆڵە گەورەیە ببینن کەمیکەنەوە، ئەگەر یعنی شتێکیش کۆمەڵایەتی بێت، یعنی بڵێن ئەمە کۆمەڵایەتی و زۆر هەندێشتی لەسەر نییە، ئیتر ئەوانە قەیناکە مشکلێ نیە، بەس ئەگەر ئەوانەی کە تەئسیرە کاتە سەر کۆمەڵگا حەقە وەزارەتی ڕۆشنبیری نەهێڵێت. ئەو کاتە زۆر ڕێزدار بوو، مناڵی ئەوە نەخۆشەوی هینی ئێستا کە ڕێز لە مناڵ ناگرێ، هینی ئەوەیە ئیتر مناڵن تەمەنیان گشتین ئەوەیە ئاوانەیە بۆ یەکەم ئەینا ناوەڵڵا دادەجان بەرەوەڵا زۆر پێم ناشرینە، زۆر شتێکی ڕۆشتێکی ناشرین و جوان نییە. ئێستا مناڵە بن لە بەردەم مزگەوتەکان فڕێدەن وانە ئێستا گشتی بە بۆنەی ئەم وڵاتانەوە وای لێ هاتووە ناوەڵا ژنی کورد زارانەوەنە ڕێزدار بوو، ئەوەنە کچی خۆشەوی ئەوانانە ئیتر ڕێزی لە مناڵی خۆی ئەگرت، ئەوان ڕێزیان لە دایک و باوکیان ئەگرت. ئەم فلیمە تورکیانەوەتانێ ئارەوەڵا زۆری بە بۆنەی فلیمە تورکیەکانەوە تانێ ئێمە خۆمان قەسەیری ئەو فلیمە تورکیانە ناکەین. چۆن ئەم فیلمانانە چۆن بڵم ئەو سەمیمیەتی ئایلێ هەمووی لابات ئەو خۆشی کە لە ماڵەوەبی نامێنەیتر خیانەت بە وجود دێنن. زۆر ئەو فیلمانە لە باردۆخ ئایلەی هەمووی جیاکادەوە ئەوە بوو بیری لە دووسێ بەرادەرەکە دەرێ وا بکەم کە هەر زۆر غەڵەتە. زمانی زوو کاکە هەمووی بەیەکو بوون لە یەک ماڵ سێ ئایلە دانیشت، بەس ئێستا ناکردن بەیەکو، یەک ئایلە دوو ئایلە لە یەک ماڵ بەیەکو ناکردن. بۆ ئەم فیلمی تورکیانە کاکە هەمووی خیانەت و عشق و خۆشویستی و هەمووی خیاڵی، یعنی چێژ لەسەر ئەسڵ و ئەساسی نییە. کابرا لەگەر چوار کەس خۆشویستە کە هیچ ناکرد، یعنی ئەو فەزای خۆمان چۆن بڵم کارە کچەکان زۆر بینان بەرەرابن، زۆر خراپە ئەو فیلمانە. ئایلەکان نامنسین فیلمانەکەن ئەو لە دوو ئەبێ لەگەر خوشک و برا و یاک و ژن و مناڵ یەک و ڕەفیق بن وەکو دوو هاورێ، نەوەکو ژن و مناڵ، نەوەکو ژن و مرد، نەوەکو باوک و فەرزەندی، ئەبێ وەکو یەک هاورێ بن کە کێشێکی هەبوو ماڵەوە بێ بە باوکی بڵێ یا بەبێ براگە بێت لی نەترسێ، ئەوە زۆر شەرتە. ئەم درامایانە من بە درامای تێناگەم، بە درامای وەرناگرم، بە دەسوەردانێکی تێئەگەم لەناو کۆمەڵگەی کوردی. وای بۆ ئەو بازرگانانە لەگەڵ دەوڵەتی تورک بە تایبەت دراما تورکیەکان شەراکەتیان هەبێ، بیانەوێ جگە لەلایەنە بازرگانێکە بیانەوێ ئیشیان لەسەر ئەوە کردووە کە خوو ڕەوشت و عادەت و تەقالید و کورتولە جوانەکەی کورد بشێوێنن. ئەمە شکاندنی شخصیەتی ژنە،
شکاندنی کیانی ژنە ژنی وا بچوو کردوتەوە ژنی واس و کوڕسوا کردووە گەر ئێمە بە خۆمان بزانین ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی ژنمان زۆر بەرزە ژنمان زۆر پیرۆزە وەکو دینی ئیسلامیش ژن ڕێزی هەبووە ژن زۆر بەڕێز بۆ زۆر ڕێزی لێگیراوە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتوتی ژن کوشتن نەماوە ئیتر پێشتر ژن کوشتن هەبووە کچ کوشتن زیندە بە چاڵکردن هەبووە بەڵام بەداخەوە ئەمانە ئێستا ئەمەنە شتی ناشرینیان لەو درامایانە هێناوە لەناو کۆمەڵگەی کوردی بڵات من لەو باوەڕێیان نیم ئەم درامایانە بۆ خۆیان بێ بۆ کۆمەڵگەی خۆیان بەکاربێنن وا هەستەکەم بە تایبەت ئیش لەسەر ئەوە کراوە ئەم نەوع درامایانە بێنن و لە کوردستان بیفرۆشن بە کوردستان بۆی کولتوری کورد تێک بدەن بۆی ژنی کورد بشکێنن بۆی ئێمە چکە ژنی ئێمە یەپەژەیە ژنی ئێمە حەبسەخانی نەقیب و خانزادی سۆران و دەیان دایکە ئامینە و خوشکە سنەوبەر و کە لە سنگی خۆیان کرد بە قەلغان و شەو بۆی خوشکی شەید ئازاد هەورامی کە لە زیندانەکانە جانی سپارد نەی لە قاسم ژنی کورد ئەمانن بەڵام بەداخوا ئەمانە هاتوون بەڕاستی بۆ شێواندنی ئەخلاقی ژنی کورد ئیشەکەن ئەمە ڕێنیشاندەرێکی زۆر ناشرینە فێرکردنی موئامرەیە یعنی ئەم درامایە ئەبینی هەمووی موئامرەکردنە لێکتر کاکە کەی عیلە ئەم هەموو موئامرەیەکیا بووە لێدانە لە ڕەوشتی کورد لە خوو ڕەوشتە جوانە کوردەواریەکەی کورد لە کولتوری کورد کەلتوری کورد ئەوە نییە ئەجا دووەمیان لە ناو دراماکانە لێدانە لە ئازایەتی ژنی کورد لە شخصیەتی ژنی کورد لە سومعی ژنی کورد پێویست بوو دەمێک بواە ئەم بایکۆتە بکرایە پێویست بوو دەمێک بواە ئێمە هونەرمەندی چاکمان هەیە دەرهێنەری زۆر چاکولیاتومانەیە ئەو پارەی کە ئەدرێ بەو درامایانە کە پارێکی زۆری لێسەر فەکرێت دەوڵەتێکی دوژمنی پێدەوڵەمەن ئەکرێ هەر دینارێک کە ئەدرێ بە کاڵایەکی تورکی جگە لە دراماکان کە پارەی زۆری پێ ئەدرێ ئەمە کڕینی سیلاحێکە کوردێکی پێکوژنەوە کوڕێکی کورد و شەڕەوانێک و پاکەکەیەک و پێشمەرگێکی پێشەی دەکەنەوە یعنی ئێمە بەدەستی خۆمان دوژمنەکانمان قەڵەوەکەین دەوڵەمەند ئەەکەین وایان لێ ئەەکەین چەک بکڕن و خۆمانی پێ بکوژنەوە بۆیە بایکۆتکردنی دراماکان پێش بایکۆتکردنی کاڵاکانی تربێت بەلای منەوە بۆ لە بەرەوەی دراماکان زیاتر تەسیری هەیە ڕەنگە زۆر کەس برنجێک نەخوا برنجێکی ئاڵتون ساو مەحموود نەخوا نەمرێ لە برسا بەڵام دراماکە شەو لەگەڵ یا ئەخەوێ لەناو ماڵەکەیەتی هەڵس و کەوتەکەی لەگەڵیەتی ڕەنگە داتەوە لەسەر خوو ڕەوشتی باوەڕ ناکەم لە بەرەوەی ئێمە هەموو یەکێکمان لەناو بازار هاوارمان کرد هەموو دەنگمان بەرز کردەوە لە ناو بازار من خۆم یەکێک بووم لە ناو بازار لەگەڵ ئەو ڕێپێوانەی کە خوشکە گەزیزە و کاک دیاری قەراخی و کاک شوان عەتوف و ئەم هونەرمەندە بەرز و بەڕێزانە خۆپیشاندانێکی گەورە کرا لە ناو خۆپیشاندانەکە یەکێ لە هوتافەکان ئەوە بوو کەوا بایکۆت ئەی ئەوە نامە نییە ئەی ئەوە مەسج نییە ئەگەر ئەوە نردنی نامە نەبێ من لە دەیان کەس بینوێتی و تۆتی بینیمان کەوا ئەو ڕۆ پیش خۆپیشاندانە گەورەیتان کرد دەستان خۆش بێ بۆ دژی تورکیا بوو و دژی بۆ بایکۆتکردن بوو ئەگەر کاک هەر کەسێک بەوە بە نامەیەک بە شکاتێک بە سکاڵایەک ئەو درامان ڕائەگرن من بەیانی ئەڕۆم شکاتەکەم بەیانی ئەڕۆم سکاڵایەگە نووسم و بە ناوی هونەرمەندانەوە ئەیبم بۆ کاک بەکر و ئەیبم بۆ وەزیری ڕۆشنبیریش و ئەڵەم تکایە وەرن ئەو پارێ بدەن بۆ هونەرمەندانەی خۆمان ئەگەر من توانام نییە لە من باشتر هەیە ئەگەر خوشکە گەزیزە توانایی نییە لەو ڕەنگە باشتر هەبێ ئەگەر کاک دیاری توان ئەی کێ هونەرمەند کێیە وانە ئەگەر ئەو هەموو ژنە هونەرمەندە باش و چاکە ئەمە لە چۆپی عەزیز و ئەوە بەڵێ چۆفی عەزیز و ئەو ژیان ئیبراهیم و کاکە شیلان و ئیتر سوزام زۆرن نەرمین کاوانی لەم هەموو خەڵکە هونەرمەندە باشە ئێمە نەتوانین درامایەک دروست بکەین ڕۆژی دەدەقە چارەکێ نمایشی بکەین لە جیاتی تورکیەکان ئیتر میلەتەکەی خۆشمان فێرە بێ فێری ئەوە ئەبێ کە ئیتر لە مەودووە لە جیاتی سەیری فەریدە بکە لە جیاتی سەیری ئەو فیلمە تورکی و خراپانە بکە کە کۆمەڵگەی پێتێکە چێ ئێستا ئێمە بمبورە 30 حەڵقەمان کردو بۆ سپێدا